بس جي سەمناڵی بۆ گرتومەتەوە یعنی لە مناڵ زۆر خۆشترە باوەڕکە وەڵی ڕۆژی ئەگەر بڵێم 1000 جار خۆمەکەم بە قوربانی ماشیەکەم نەبێ لەوانەیە ببێ بە مبالەغا لێ بێ ئەم شە جوانە ناوی چییە؟ سڵاو لە تۆش بێ ناوی پەمووە بۆ پەموو وڵی لەبەرەوەی کە سپی بووە سپیەکە لە دایک بوو نەرم بوو زۆر ئیتر زۆر هادی ئیشە لەبەرەوە ناوم ناوە پەموو ناوەکە زۆر بڵێن بە شایستەی خۆی زانم ئەمە ماوخەیە چییە لە ماڵی ئێوەیە؟ چۆن؟ ئەمە چییە لە ماڵی ئێوە چی پێوترێ؟ وڵی هەموو شتێکە یعنی ئەوەنەمان خۆشەوێ ئەوەنە ئاسوودەیە بۆ ماڵەکەم تەسەور ناکەی ناڵی چوتانەیە؟ نەوەڵڵا بەس جی سەمناڵی بۆ گرتومەتەوە یعنی لە مناڵ زۆر خۆشترە باوەڕکە بۆ مناڵ هەیە؟ بڵێ بەس گەورن یعنی ئەوان تەواو لابران سەری ئەمەیە نا مەسەلەوە نییە لابردن بێ هەر کەس لە با بڵێن لە ماڵێکە خۆشەویستی خۆی هەیە هەم مناڵ هەم گیاندار چی پێڵێ ڕۆژانە؟ وەڵی ڕۆژی ئەگەر بڵێم 1000 جار خۆمەکەم بە قوربانی ماشیەکەم نەبێ لەوانەیە ببێ بە مبالەغا چونکە بێحەد خۆشمەوێت یعنی لە ڕادە بەدەر هەم من هۆگری ئەوم هەم ئەو هۆگری منە لەبەروی لە بەشکەی خۆم بەخیۆم کردووە جاپشیلێکی زۆر هادی و لەسەر خۆشە زۆر گونجاوە چ جۆرێکە ئەمە؟ هیمالایە و پێرشیانە بەس یعنی هادە موچەی و ڕوومۆچە نەوەڵام ڕومۆز نییە بەس ئەترسێت تۆزە سترێسە لێرە لەبەروی فێری دەرەوەم نەکردووە تر بە حکمی و تۆزە سترێسە گینام ڕومۆز نییە نەوەڵە چه هەستێ بە تۆ بەخشێمە لە ماڵە؟ وەڵی زۆر ئارامکەرەوەی زۆر ئارام بەخشە یعنی باوەڕەکەی هەر کاتێک تۆزە بێتاقەت بم تۆزە خەفەتێکم هەبێ کە ئەمە ئەنێم بە سنگمەوە یعنی هیچ خەفەتێ لە دڵمان نامێنێ هیچ خەفەتێ یعنی ناتوانم ڕۆژێ نەیبینم یەک ڕۆژ تەحەمولی نەبینینی ناکەم واتە ئەو قسەی ڕاستە لە چەندێ سترێسێ هەبێت دەسێ بینی بەسەی پشیلەکە تا چاکەبی؟ چیت بە تایبەت ئەو کاتێک کە کڕەکڕێک دەرەکا پشیلە کە گوێی پێوە ئەنەی گوێی ئەنەی بەسنگیەوە یا پشیلەکە ئەنەی بەسنگی خۆتەوە یعنی ڕێک ئەو خەمە لە دڵێ ئەڕوا چونکە پشیلە تایبەتمەندیەکی هەیە خەمی خاوەنەکەی با بۆ خۆی چ پۆنیێکیەوە لە ماڵە ئەمە؟ حتا ئێستا هیچ پۆنیێکی بۆ نەنامەتەوە هیچ دەستی خەنەفە کومبارەکانەیە با قەنەفە تۆزەیە کێشەی ئەوەمان هەیە قەنەفەکانیان بۆ عەدم کردم بەڵام هەر قەیناکار بە قوربانی خۆی بێ هەموو ماڵەکەم شوێی دەدۆسیەوە دەستی خەنەفەکە بێهیدی پێکە؟ با ئیتر هەر پشیلەیە بە شتێکەوە یعنی با بڵێن حەزەکە بە شتێ وا بکە ئەمانەی من بە قەنەفەکان واکەن دەستەکانی خۆش